ئەمەی دەبینن پاشماوەی گەشتیارانە لە ناوچە گەشتیارەکانی شەمێران کە هاتوون لێرە کاتێکی خۆشیان بەسەر بردووە لەگەڵەوەدا پاشماوەکانیان بەجێ هێشتووە و نەیان بردوێتەوە لەگەڵ خۆیانە. ئەمڕۆ هەڵمەتێکی پاکردنەوەی سەیرانگای بانقۆین لە ناوچەی شەمێران و هەروەها دوورگەی ئەسپەکان ئەنجام دراوە. لەم هەڵمەتەدا ئەمڕۆ زیاتر لە 300 خۆبەخش بەشدارم منەڕۆمە لای کاک دڵشاد. کاک دڵشاد سڵاو لێبێ. ئەمڕۆ ئەوانە کێن کە بەشداریان کردووە لەم هەڵمەتەیە؟ بە خۆشحاڵیەوە ئێمە لە چەند ڕۆژی ڕابردوو لەگەڵ بەڕێز قایمقامی قەزای دەربەنی خان وەکو فەرمانەکانی قەزای دەربەنی خان بە تایبەتی گەشت و گوزار و پۆلیسی دارستان و فەرمانگە پەیوەندیدارەکان کۆبووینەوە بڕیارمان لەسەر ئەوەدا کە بە گشتگیری هەمومان بۆ گروپێکی ژینگە دۆست هەڵمەتی پاکردنەوەی سەیرانگای شەمێران و بانی قۆین و دوورگەی ئەسپەکان بکەین. لە ڕۆژانی ڕابردووە چەند هەفتەی ڕابردوو بڵین گەشتیارێکی زۆر لە خواروی عێراق و لە ناوەی عێراق و لە کوردستانی خۆمان ڕویان لەم شوێنە گەشتیارێک کردووە، بەڵام بەداخەوە وەکو پێویست نەیانتوانی و پاشەڕەکەی خۆیان پاکەنەوە، هەر فڕیان لەسەر ناوچە گەشتیارەکان و بەجیان هێشتووە. ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە ئێمە وەکو دەربەنی خان وەکو هەموو دام و ڕزگاکانی دەربەنی خان پێکەوە بە هاوکاری گروپی پیادەڕی خانمانی سلێمانی توانیمان هەموو سەیرانگای شەمێران بە تایبەتی بانی قۆین و دوورگەی ئەسپەکانیش پاکەینەوە. باشەواتە جگە لە دام و دەستگا حکومیەکانی دەربەنی خان و خۆبەخشەکانی دەربەنی خان لە سلێمانیشەوە خەڵکاتەوە بۆ لە سلێمانیەوە من گروپێکی خانمانی پیادەڕی سلێمانی پەیوەندیان پێوەکەین بە خۆشحاڵیەوە 40 نەفەریان ئامادە بووە هاوکارمان لەگەڵمانە کار دەکەن. باشە هەڵمەتەکە تەنها ئەمڕۆیە کاک دڵشاد یا ڕۆژانی داهاتووش بەردەوام بێت؟ هەڵمەتەکە ئەمڕۆ توانین بڵین لە 99 پاشماوەی ئەو گەشتیاران کۆکەینەوە لە ناوچەی گەشتیاری شەمێران. باشە ڕێنمایتان چیە بۆ ئەوانەی کە دێنە ناوچە گەشتیاریەکان بۆەوەی ئەم دیمەنەوەکو بینیمان ئەمڕۆ بەم شێوەیە دیمەنەکە بەجێ نەهێڵن و پاشماوەکانی لەگەڵ خۆیان ببەنەوە؟ ڕێنمایی ئێمە ئەوە بۆ گەشتیارانە چونکە هەموو گەشتیارێک کە هێنە سووری شەمێران یاخود دەربەنی خان علاگەی پاشەڕۆیان دەدرێت. ئێمە علاگە بۆ دێتە کە پاشەڕەکان تێکەن و بیبەستن و دوجار لە شوێنەی کە کۆکەرەوەی پاشەڕەکانە لەوێ دایبینێن، بەڵام بەداخەوە لە دوورگەی ئەسپەکان گەشتیارێک یا گروپێکی زۆر ڕادە دوورگەی ئەسپەکان پاشەڕەکە کۆکەن وێخن ناو علاقەی بەسن، بەڵام نازانن دوای خۆیان ئەو ئەسپ و گوێدرێژانەی کە لەوێن پاشەڕەکە دڕن پەرژ و بڵایەکەنەوە. داواکارمانەوە گەشتیارانە ڕوو لە دوورگەی ئەسپەکانەکەن پاشەڕەکە لەگەڵ خۆیانە بەناو بەلەمەکە بێنەوە سەربانی خۆین لێ شوێنێکی دیاریکراو هەیە پاشەڕی لێکۆ بێتەوە. باشە دەستەکان خۆش بێ کاک دڵشاد. بەڵێ وەکۆی بینن لە دیمەنەکانە ئەمڕۆ هەڵمەتێکی فراوان دەستی پێکردووە بۆ پاکردنەوەی ناوچە گەشتیاریەکانی ناوچەی شەمێران. ئەمڕۆ نزیکەی 300 کەس بەشداریان لەم هەڵمەتە کردووە. ئەمە خەمی کوردستان و خەمی ژینگەی کوردستان هەموو ئەم گەنجانە و ژن و منداڵ و گەنجی هەمووی کۆ کردەوە بۆ ئەوەی سەیرانگای شەمێران پاک بکەنەوە لە پاشماوەی گەشتیاران.